مثلي قلي خلكلال وبنديال وجلالان وضرب شخرل في شاعلي بكفيف مثلي وضرابي قلي خلكلال في شاعلي بكفيف من ما يشوك لقدما نحل ما يلقوة خالف دموه خانئ بەدەستپێکی بەرنامەکەدا بە ئاوێتەبوونی هونەری فۆلکلۆری لاوک و سروشتی جوان و قەشەنجی ناوچەکەدا دیارە ئەمجارە دەڤەرێکی جیاواسر کلتورێکی جیاواسرمان بە ئامانج گرتووە بەڵام لە بۆتەی هەمانەستی نیشتیمانی و نەتەوەییدا. جاركيش بنقولك رشبالة درد كذب ليل ومبيع وخالق أسرب لي خدي منكي تماشات كيف خالا خبي وزجير بجام خبي مزد كيف خالق دێبەدێ موڵکی هەمووانە چاوی لە هەر گۆشەیەکی کوردستانە لە هەر کوێیەک دێکە بێ کللتوری دێرین و ڕەسەن بوونی هەبێ بێشک ستافی ماندوونەناسی دێبەدێ لەوێ ئامادەگی دەبێ. ئەمڕۆ دەیان کیلۆمەترمان بڕیوە بۆ گەیشتن بە سنووری هاوبەشی دەڤەری بادینان سۆران دێکی سەر ڕۆخی زێی گەورە بەسەر ئەکەینەوە کە پێگەیەکی استراتیژی هەیە و نێزیک بە پرۆژەی تەواو نەکراوی بەنداوی بێخمەیە. كتي خالق قريك خالق دێی ساوە خاوەن جوگرافیایەکی قەشەنگ و مێژوویەکی دەوڵەمەند. ئەم دێ بە دووری 90 کیلۆمەتر دەکەوێتە باکووری هەولێری پایتەختەوە و لە سنوورێکدا هەڵکەوتووە کە بە دەڤەری سوورچایەتی ناسراوە. بە گوێرەی بەڵگە مێژوویەکان ژیان و ئاوەدانی ئێرە تەمەنێکی 2000 ساڵی هەیە و سەردەمانێک دێی ساوە پایتەختی قەوارەیەک بووە بە ناوی ساوە. بوونی دەگۆڕستانی دێرین کە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ پێشاتنی ئاینی ئیسلام ئەو ڕاستیە پشڕاز ئەکاتەوە. لە هەمان کاتدا شوێنەواری سێ قەڵای گەورەی لێ کە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام. ئەوانیش سەری قەڵات لە ڕۆژهەڵات و قەڵاتی موڵکێش لە ڕۆژئاوا و چۆڵی قەڵاتەش بە شووری ڕۆژهەڵاتێتی. لە کۆندا ئەم سێ قەڵایە پاسەوانی ئەو شارەیان کردووە. هاوکات لە پاژاتنی ئاینی ئیسلام و بە دیاریکراوی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز هەشتەمین خەلیفەی
ئومەویەکان مزگەوتێک بە ناوی ئەو خەلیفەیە لە دێکەدا بنیاد نراوە. تا ئێستا شوێنەوارەکەی ماوە کە ئەم کانی و دارچنارە گەورەیە دەکەوێتە حەوشەی مزگەوتەکەەوە. رابلي قدام الانتلاق وكاد ابوي خانئ خانئ ابوي خانئ بشرات لي رب الأرض جان اليار گەیشتینە ئاوایی ساوە. حەیدەر گەنجێکی دێو لە چاوەڕوانی ئێمەدا بوو. کاتێک پێی شاد بووین هەر لەوێ لە بن سێبەری هەندێک داردا کەوتما قسە و باس سەبارەت بە ناوچەکە. ئەوەی دەبینرێت ناوچێشی گرنگ و خۆشە و مێژوویەکی دێرینی هەیە. لەگەڵ حەیدەر گفت و گۆم دەکرد. هێوا شێواش خەڵکی ئاوایی هاتنە لامان. هەر یەکە و بە شێوەیەک خۆشحاڵی خۆی دەربڕی کە بەرنامەکەمان دێکەی ئەوانی بەسەر کردوێتەوە. لەبەرای خۆبینمە بەسی بەریە دارێ شەکرانێ ئاورەچی بدەمەوە لە گەردە زەرد و لیبکە شۆرە لەسە کاو لە قەفەریە وەختی ڕەوە مامزیە بەوێ سبیانێ ساوت لە ئیشێ خۆبی محەممەد ناکەت گەلە غەریبە بینە جارجارە دەفزادنە برای لە بەوێ سبیانە حەیرانە دەشبینم بەکارە کۆرپەکانی کەسکۆکە لە کاو لێ قەفەریان وشی دێتەوە حەورازی قەرەمە بستێ کوورەکە دەگە حەیرانە دەبەدانیشم ئەوەل مانجی بوارێ لە قارێ ئەمڕۆ لە سنووری سۆران بادینانم. هیچ جیاوازیەک لە نێوان سۆران و بادینان نیە، بەڵام زێی گەورە ئەم دوولایانەی کردووە بە دوو بەشەوە. ئەو بەر بادینانە، ئەم بەری سۆرانە کە ئێمە لە بەری سۆرانین. لێرە لە ناوچەی سوورچایەتیم دێبەدێ لێرە بەرنمەیەک تۆمارەکە لەگەڵ خزمانی سوورچایەتی. ئەمەوێ لە دەی ساوە لاپەڕەکانی مێژووی دێ هەڵبدەمەوە قسە و باسی تێر و تەسەر لەسەر ئەم ناوچەیە بکەم، چونکە ئێرە لە ڕووی جوگرافیەوە پێگەیەکی ستراتیژی زۆر گرنگی هەیە. بەنداوی بێخمە لێرە دروستکراوە لەم سنوورەیە و سەوزایی و جوانی و سروشتەکەشی خۆی لە خۆیدا سەرنجڕاکێشە. ئەوە جگەلەوەی کە خەڵکێکی ڕووخۆش و دەمبەخەندە و شیرین بەرەو ڕوومان هاتن. هەموو ئەمانە ئەکەین بە بابەتێکی گرنگ لە دێبەدێ. لەگەڵ خزمانی سوورچایەتی گفتوگۆ ئەەکەم، قسە لەسەر مزگەوتەکەی سەدام، قەسرەکەی سەدام، بەنداوی بێخمە و لەسەر بەروبوومەکەشیان کە هەنجیرە بە تایبەتی قسە ئەەکەین. بە هیوای ئەوەی بتوانم هەموو ئەوانەی کە من ئێستا قسەم لەسەر کرد زانیاری وەرگرم بۆ ئێوەی بخەمەڕۆ، ئێوەش بتوانن دەیەک لە دێکانی کوردستان لە ناوچەکانی کوردستان و لە ناوچەی سوورچایەتیش شارەزا بن و ئاشنای بن. دێی ساوا کەوتوەتە ناوچەی سوورچایەتی و سەر بە نەحەی خەلیفانی قەزای سۆرانە. 90 کیلۆمەتر باکووری شاری هەولێرە و 30 کیلۆمەتر ڕۆژئاوای ناحەی خەلیفانە. کەوتووەتە نێوان چیای برادۆست و چیای سەراورد و چیای کەپروکەش خۆر ئاوایەتی. ساوا لەسەر ڕووباری خەلانە و زێی گەورەش باکوورەتی. دێکانی کونەسی خۆر ڕۆژهەڵاتی و دێی دۆڵەتێسوش خۆر ئاوایەتی و دێکانی ماڵی من و چەمبێکە باکوورەتی. ئەم دەیە لە ئێسادا 60 خێزان تێیدا نیشتەجێ و سەرقاڵی کشتتوکاڵ و بەغداری و ئاژەڵدارین.
لێ بەلیف کە شۆڕە نەبی ساگەکەم بە خودداکەمە دەردم دوو دەردا دەرێم دەردم دوو دەردا دەردەکەم تایە ئێدی بێگەردەنێ زەردا بەژنێ باری دەرێ لاوە دەتووەرەوە یانە بم خوازە یانە دەستانم لێ بەردە بە بێمارێ لە غەریبیام پۆشاکی سوورچیان لە زۆر ناوچەی تر جیاوازە. مام عوسمان بە شێوەیەکی کوردەواریانە خۆی گۆڕی بوو. مەبەستم بوو بزانم ئەم پۆشاکە لە چی کاتێک دەپۆشێت و چۆن ئامادە دەکرێت، بەڵام ئەوەی زیاتر سەرنجیدام دارجگەرە درێژەکەی دەستی و تووتن و سیغارەکەی بوو. بە قسەی ئەو ئەم جگەرە کێشانە هیچ زیانێکی نییە، چونکە تووتنی خۆماڵی و دارجگەرەکەی لە داریکەوە دروست دەکرێت کە ئەو دارە تایبەتە. وتیشی کەوچک و قاپ و شتی دیکەش هەر لەو دارە دروست دەکرێت. لەگەڵ مام عوسمان کۆمەڵێک باس و خواز دەکەین. ئێوە عەشیرەتی سوورچیە هەنێ ناوچە بۆ ئەم جلان ئەپۆشن. بەرێ ئەوە کارەکە چییە؟ بەرێ قەدیم بەبیری منە قەدیم هەتە ساری هەشتاکان شلوار لەکنەمە دگمەن هەبوو دگمەن هەبوو ئەنی شلوار نەبوو هەمووی ئەو جلە بوو ئەمە هەمووی ئەو جلە بوو بەرێ بەرێ ئەم ڕەنگە مەبەستم ئەم خەتخەتە هەیە سوور هەیە ڕەش هەیە شین هەیە زەرد هەیە ئەنواع هەیە هەر کەسی بە تەبیعاتی خۆی دەکڕی بەس ئەو شلوارە بەبیری من نەبوو ئەگەر کابراەک مەلا بە فەقەی باتە پێدا بە دەن نەبوو ئەمە شەرواڵی پێ ناڵێنەوە ئەوە ڕانی و چۆغەری پێدرێ ڕانگ واتە لەم جۆرە جلانەوە هەر لەمە هەبووە بەرێ هەمووتان ئەم جلە ئەکەن ئێستاژیا هەر ناوەڵا ئێستا ئاهەنگ و بۆ ناوەڵا ئێستا دێک من کە تەشوشی من نەبی ئەو جلانە نەماینە خەرکێکەوە پێشکە دەرێن دەگەر مۆدیلی دەڕۆین مۆدیلەکە بۆ پانتۆڕ و شلوار و سەرکۆتی و ئەو تشتە نەبوو پێشە بەبیری من ئانی لەکنەما ئەمن گەورە بووم سەرکۆت نەبوو ئەکەر مندارێکی ئەو هەباتە بە سەری ڕوود بە تیان هەردەدا دیانەگۆ بڕۆ سەری خۆدا پۆشە سەری هەمان ڕوتە ئێستا سەری هەمان ڕوتە پێشە ئەو تشتە نەبوو کەسی مامیان یاڵانە زروفەکە گۆڕا زروفی من نەما ئێستا زروف بۆیە و مندارانە ئەوانە تێگەیانی ئەوە کوڕێم نە ئەمنی پێیشێتم ئێستا ئەوانە هەمە برازایە نەم نەمنیان وەکو پێشێت تامانی باش ئەمە ئەم جلانە ئێوە بەرێ خەیاتی تایبەتەوە بیدورێ لە ناوچەی تایبەت یا هەر خەیاتێک هەڵسا بێتوانین ئەمە خەیات ناتوانێت بی خەیاتی خۆی هەیە تایبەت بەرێ چەند عەشرەت لەم جۆرە جلانە عەشیرەتی قەدیم عەشیرەتی سوورچی هەرچی زێباری بارزانی براندۆست ئەوانە هەمووی ئەو دەستورە بوو باش ینی ڕەنگەکان هیچ عەشرەتێک لێک جیاکاتەوە نە هیچ عەشیرەک ڕەنگە لێک دوودا ناکەتەوە هەر کەسی بە تەبیعاتی خۆ ئێستا قوماشە تو دەکڕ لە دکانێ ئەوەش بە عینە قوماشە کرە دانراینە لە دکانە دەتوچیت ئاخر ببڕی ئەو دەکڕ باش هاتی بە با بڵم بە بۆڵەبۆڵ و گلەیەوە هاتی بەرێ گلەی و بۆڵەبۆڵی تۆ چییە لە حکومە لە دێک وەڵڵاهی گلەی من و بۆرە بۆر حکومەت بابی شعبیە بابی ملەتە دەگەی ئێستا ئەو گوندانە ئەمە لەو گوندەی بگرە ئەوەی ئەوەل دەگێ لە جادە لادە دەرێنێ بە ورکە لەوێ دەگەیەک پنەشی خوڕە ئێرە ساوانە دەچ ئەوە دۆرە تێسوە ئەو جادەیە بەسلای تۆ بە نعیە دینارتەوە بە ئاکرەوە ئەکەر ئەو جادەی مالۆ چا بکرێ هەن ئیشتیفادەی لۆ حکومەتە بی هەندش لۆ شعبیە بی خەتە بیتە خەتەشی سیاحی ئانی منتیقەشی خۆشە ئێستا لەبەر ئەو تشتەی ئانی مسایف نایل وەردێ کە جادە خۆش بی ئێستا لەو دەوروباراندا و ئاوانە هاوین هەوار بکرێن ئێرە والیدای چەندە بی لۆ حکومەتێ ئەمە ئەو گلەیەمان هەیە حکومەتی چی لۆ نەکردینە مەکتەبەکی لۆ کردینە و کارەبا دەگە جۆگەی ئاوێ خەلاص باش مەکتەبەکەشان تا پۆلی نۆی تایە بەرێ هەتا پۆلی نۆی تێدا ژیاتری دیکەمان لۆ نەکرامە سەرێکی مەعانی گلی ئێمە شارعەکەیە جادەکەمان لۆ چا بکرێ و هەر جادەکە بە گشتی تاگەی تێرە ناخۆشە ئارێ وەڵا ئێمە گلەیمان لە حکومەت نامینی زۆر هەنجی ئەوی دیش لۆ خۆ کەسابەتی خۆ بەدەستی خۆ دەکەین ئەوەی پێشمەرگێ و ئەوەی موەزەفە و ئەوی دیش
هەنجیری فرۆشین و تەماتەیە فرۆشین و هەناریە فرۆشین و لۆخۆ ئەو کەسابەتەی یەکەی مانگای ڕدەگرین و حیوان ڕدەگرین و ئیشی دەکەین دێکە بەگشتی دێکی خۆشە جێکی خۆشە ما بەخۆ دەبینی منتیقیمە ئەو ئاقاستن ئەو دەیە سیاحەیە بە ساحێبی نییە ساحێب نییە حکومت هەر نییە ئەمەش بەخۆنی نییە لەنە ئێرە سیاحەیە کەسی مامە ئەو گوندە هەتا ئەو گوندە گوندەشی قەدیمشە لە کاتی 2000 سال پێشی هەوڕۆ ئێرە حاشیمەی ئەو منتیقەی بووە حاشیمە بوو ینی چەند شوینەواری وڵا لە قەدیمەکان نازانم بەس شوینەواری قەدیمی لێنە ئێستا لێرە سەر قەلایەکەیە دەرێن سەر قەلای قەدیم ئەوە زۆر قەدیمە لەسەر ئەو شاخەی هەیە ئێرە پیاوە هەبوو ڕەحمەتی خوای لێ بینەما مەلا بوو کتێبە کوێ بوو گوتی 2000 سال پێشی هەوڕۆ ئێرە ساوا گوندی ساوا حاشیمەی ئەو منتیقەی هەمووی بووە بەێ دەستگەرێکم بینی بەدەست هەر بەمە جگەرە ئەکێشیریا وەلای جاکە هەبی ئەوم بەدەست بکەوی بەوەی دەچێشم مەکان ناوەشی دیکە دەچێشم ئەمە گرنگجی ئەمە چییە؟ گرنگجی ئەوەی باشە جغارەی پێخۆشە تامی پێخۆشە ئەوەیە کەشی مامێخۆ ئەمە خۆ دروست کردەوە؟ نە ئەوە وەستا هەیە لێرە یا لەکوێ؟ ئەوە لە منتیقی بارزانانی پیاوەکە ئەو درستەکە لۆم دانێری بەتایبەت دروستێکە؟ بەرێ ئەو خزممانە ئەومان لۆ دانێری ئەم دارە داری چییە؟ ئەوە داری کەوت پێ دەرێن داری؟ کەوت کەوت چییە؟ چی؟ ئەو ژنە و عدارەکە لە شاخە پێی دەرێن کەوت چی دەگرێت بەریەیە؟ نە بەری نییە بەری نییە ناوە بەس بۆ دارجگەرە بەس بۆ دارجگەرە بەکەلتێ چی کەی لێ دروستە بێت؟ وەڵڵای جاویدی کەش زەمان ناکە بنەکەی ستور بە قەرەجاش هەسک و مراک و ئەو تشتی و تیان لێ درستەکرد ئەو شان لێ درستەکرد لێ دروستەکرێت بەری ئەم دارە تایبەتە ئەنی ئەم دارجگەری لە هەموو دارێک نابێت نە ناوە لە نابی لە داری تو ئەبێ دەما نابی لە هیچ دارێک نابی لەو داری زیاتر براروک کش دەبی براروک بەس براروک جغارەی پێخۆش نییە بەڵاڵوو کە بە بەس خۆش نێت جغارەی پێخۆش نییە ئەوسان دەست خۆش بێت یەکێک لە پرۆژە دیار و ساتیژەکانی ئەم ناوچەیە کە نزیک بە دێی ساوایە پرۆژە تەواو نەکراوەکەی بەنداوی بێخمەیە لە ساڵی 1970 دیراسەی پرۆژەکە کراوە و 65 ساڵ لەمەوبەر و لە ساڵی 1953دا کە ئەو کات سیستەمی پادشایی لە عێراق دەسەڵاتدار بووە نەخشەی پرۆژەکە لەلایەن کۆمپانیایەکی ئەمریکیەوە کێشرا و کە ئامانجلەی گلدانەوەی ئاو بووە لەسەر ڕووباری زەی گەورە کە لە تورکیاوە دێتە سنووری هەرێمی کوردستانەوە و دواتر دەڕژێتە ڕووباری دیژلەوە بەنداوی بێخمە کە بە یەکێک لە پرۆژە هەرە مەزنەکانی هەرێمی کوردستان و عێراق دادەنرێ هەندێکیش بە گاپی عێراق ناوی دەبن لە بەرەوەی هەمان ئەو گرنگەی گاپی تورکیای هەیە بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەم پرۆژەیە ئەگەرچی لە سەردەمی ڕژەمی بەعەزدا دەستکرا بە دروستکردنی بەڵام لە سەردەمی دەسەڵاتی کوردی تاڵانکرا و لە سەردەمی حکوومەتەکانی عێراقیشدا پشتگوێخرا بەنداوی بێخمە سەر بەناحەی خەلیفانی پارێزگای هەولێرە لە دووری 60 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر ڕووبەری گشتی پرۆژەکە 92,000 کیلۆمەتر چوارگۆشەیە تێگڕای بەرزیەکەی 7,000 بۆ 10,000 پێیە 200 مەتر و پانیەکەی 600 مەترە لەسەر ئاستی ڕووی دەریاوە لەسەر ڕووباری زاب دروستکراوە و درێژیەکەی 230 کیلۆمەتر و ساڵانە توانای گلدانەوەی 13.3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە ڕۆژانە توانای گلدانەوەی 39.29 ملیۆن مەتر چوار گۆشە کە بەهۆیەوە 1 ملیۆن دۆنم زەوی بەراو دەکات و بۆ ڕێخستن و ڕێگری لە دروستبوونی لافاو جگە لەوە ناوچەکەی دەکردە شوێنێکی گەشتیاری دڵگیر لە هەمان کاتدا توانای بەرهەمێنانی
2500 مێگاوات کارەبای هەبوو. لە ساڵی 1970 دەستکرا بە دروستکردنی لە حوزەیرانی 1990 قۆناغی یەکەمی پرۆژەکە تەواو بوو و بڕیار بوو پرۆژەکە لە ساڵی 1992 تەواو بکرێت، بەڵام لە ساڵی 1991 جارێکی تر پرۆژەکە وەستا بەهۆی شەڕی کەنداوە کە تا ئەو کات لە 35 کارەکانی تەواو بوون. هەر هەمان ساڵ بەهۆی ڕاپەڕینەوە پرۆژەکە بە تەواوەتی وەستا و هەموو ئۆتۆمبیل و کەلوپەل و ئامێر و ژێرخانێکی پرۆژەکە ئاودیوی ئێرانکران کە بایی 175 ملیۆن دۆلار بووە. ناکۆچی سیاسی نێوان بەغدا و هەولێر مەترسی لە دەستدانی چەند گوندێکی سنووری بەرزانیش لە دوای ڕاپەڕینەوە ڕێگر بووە لە جێبەجێکردنی پرۆژەکە، هەرچەندە هەرێم و بەغدا لەو پەڕی پێویستیدان بە گلدانەوەی ئاو لە کاتێکدا دراوسێکانیان شەڕی وشکردنەوەیان لەگەڵدا دەکەن. ئەم گەنجە سەرەتا بینیمان بە تاسەوە چاوەڕوانی ئێمە بوو. پێیوتین بەشێکی زۆری بەرنامەی دێبەدەی بینیوە و دەیەوێت وەک ئەوانی دی باسی جوانی و خۆشی دێکەمان بکات. لەگەڵ ئەو گەنجۆیە دادەنیشم بزانم ئەم چی دەڵێت. سوورچیەکان وە خۆیان دەڵێن ئێمە قسەی حەقمان پێ و دەبێت قسەکانمان وەک خۆی بڕوات. ئێمە سپاس دەگەین یەکەم کەس تۆمان ناسی بەڕێزانە هەمووشیان کۆبوونەوە ماڵی هەموو لایەک ئاوا بێت. بەخێر بن سەر چاوە. حەزەکەم تۆکو گەنجێک بەڵێ باسێکی ئاوەدانی و جوانی و شۆخۆشەنجی دێمان بۆ بکەین. والله بەنسبەت ئەو دێە تەبعاً لەو سنوورەی بەعام ئەو دێ زۆر تایبەتە، زۆر تایبەتە، زۆر جیاوازە لە گوندەکانی دی. لە ڕووی ئاوەدانی بەردەوام ڕوو لە زیاد بوونە و لە ڕووی ئاو هەواکەی جیاوازە، فێنک و خۆشە بەڵێ و ئاویشی زۆرە و سنووری جوگرافیاشی هەر زۆرە و بەنداوی بێخمەش هەر لە سنووری ئەو گوندەیە و هەروەها شوێنە ئەو زەویە کشت و کاڵەکانی زۆرە. چەند دوێنم ئەبێ ڕووبەری ئەم دێە؟ وەڵاهی نزیکە احتمالە بەعام ئەگەر هەمووی لێک دێەوە ڕەنگە هەتا 200 دۆنمی هەبی، 200-300 دۆنم ئەوەی بەراو ئەوەی جێی زراعاتی. سنووری دێکە بەعام لە سنووری خۆی هەتا پاناییەکەی ڕەنگە نزیکەی 5 کیلۆمەترە تا 6 کیلۆمەتریە، 6 کیلۆمەتر و درێژاییەکەشی ئەویش ڕەنگە هەتا 10 کیلۆمەتر 15 کیلۆمەتری هەبیش. وتی هەمیشە بەرەو ئاوەدانیە ڕوا بۆ ئەو کەسانە خەڵکی دێ ئەسڵەکە نیەنەوە؟ خەڵکی دێ تەبعاً گەنجەکان زەواجی ئەەکەن و کەم کەسی شەیە چونکە زۆربەی دێیەکان زۆربەی کەس جاری وهەیە کابرا ماڵی خۆی پێک دێنێ و ئێستا شاری وانە، بەڵام لێرە وانە، لێرە خان نوێکی دروستەکە و هەر لێرە ئیش خۆیەکە و ناچی بۆ شاری. جاری وهەیە سووشە بۆ شاری هاتۆتەوە جارێکی تر. ئەم چەمە چەمی ساوایە؟ بەڵێ چەمی ساوایە لەگەڵ زێی گەورە دێ؟ بەڵێ لێرەیەکە گرنەوە. بەڵێ وەسێکی ئێرەم بکە مەسەلا کەوتوتێکی ئەو بەربادینانە ئەم بەرچۆرانە چۆن؟ بەڵێ
ئەوە تاوان ئەوە ڕووباری خەلان بەناوبانگە بەعام ئەو ڕووبارە لە گەلی علیبەک ئاوی گەلی علیبەک و هەروەها ئاوی بێخاڵ و هەروەها ئاوی باڵەکایەتی ئەو ئاوانە یەک ئەگرنەوە و بێرە دادێ لێرە نزیکەی 2 کیلومتر لە خواتر لە زەی گەورە تاوان زەی گەورە هەردووچیان لێرە یەکتری ئەگرنەوە لێرە گەورە ئەو ڕووباری خەلان لێرە تێکەڵاوە بن بڵێ و طبعا لە پێشیشی ئەو گوندانە ئەو گوندانش هەر ماڵ منە بۆ نمونە بێکەیە و لە لای چەپی ئەوە گوندی دۆڵە تێسووە ئەمە با بڵێن کۆتا دێی بەری سۆرانە یا کۆتا یەک دەی لە پێشە دۆڵە تێسوو ئەگەر هەردووچیان لەسەر حدودینە حدودی بادینە زەی گەورە جیاتانەکاتۆ زەی گەورە جیامانەکات گەنجان هەستەکەم دیکە خۆی قەرەباڵ خۆ گەنجێکی زۆر بەڵێ چیەکەن سەرقاڵی چین تا وڵای گەنجەکانی ئێرە خوێنەواری ئێرە گەنجەکان تا چەند توانیان هەیە بخوێنن خوێندویانە تەخەڕوجیان کردووە نەکردووە تاوان گەنجەکانی ئێرە ئەلحەمدولیلا گەنجی زۆرە وەکو ئیش و کار و کاسبی ئیشەکانیان جیاوازە ئەوەنی هەر یەک جۆرە ئیش بکەن هەیەە پێشمەرگەیە هەیەە کاسبیەکەی لە دەرەوەی گوندە نمونە دوکانی هەیە لە دەرەوەی گوند و معمەلی هەیە PVC و ئەلەم نیوەمە شتانە و هەروەها گەنجی وا هەیە هەر لێرە لە ناو گوندی خەریکی ڕەز و باغ و کاسبی هەر لە ناو گوندی ئەکا تاوان لە ڕووی کار و کاسبی شەکانیان جیاوازە لە ڕووی خوێندنیش تاوان گەنجی پێگەیشتمان هەیە مامۆستامان زۆرە و ئەوانەی لە خوێندنی مەلایەتی ئەوانیشمان هەیە ئێستا لە قۆناغی کۆتاییەکانن بەڵێ قەدیم و زەمان خوێندەواری هەر هەبووە لە حوجرەوە بەڵێ بەنداوی بێخمە کە دروست ئەکرێ تاوان گوندی ئێمە هیچ قازانجش پێ ناگە دەبی بڕۆین گوندەکەی هەڵگرین ژێر ئاوەکەوی بەڵام ئەویان لە ڕووی قەرەبووکردنەوە ئەویان ئەگەڕێتەوە سەر حکوومەت چەند گوند لەم سنوورە بەرەکەوت وەڵا زۆر گوند بەرەکەون بەڵام بەنداوەکە سوودی بۆ عێراق و کوردستان بەنداوەکە بەڵێ هەموو عێراق چکە ئەگەر بەنداوەکە بکرابە هەموو قۆناغەکانی تەواوبان گەورەترین بەنداوە لە عێراقی بەعام لە شەرق لە ئەوسەد گەورەترین بەنداوە بەڵام زیانیشی زۆرەوە یعنی زۆربەی گوندەکان ژێر ئاو ئەکەون هەتا حدودی بارزانیش ئەوانی ژێر ئاوەکەون بەڵێ دەست خۆشی بەخێر سەرچاو وەڵاهی وەکو داواکاری ئەندێک داواکاریمان هەبوو طبعا ئینسان کە باسی شتە خراپەکانەکە دەبی باسی شتە باشەکانیش بکە لە ڕووی خزمەت گوزاری ئەو گوندە طبعا وەکو شت قوتابخانەمان لۆکرایە و کارە باشمان کارەباشی زۆر باشیشمان هەیە نەک لە ڕووی کارەبا هەبوون وەکو ستایلی کارەبایەکە بەڵێ ئێستا نییە بەڵام باشە ئەو ساڵ باشترە لە پار و جۆگەی ئاویشمان بۆ کرایە بۆ ناو باخچەکان ینی ئەوە زۆر باش بوو و مەشروعی ئاویشمان قەدیم لۆکرایە ئێستا ئەویش پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بەڵام ئەو جادەیە ینی ئەوە داواکاریە چەندین جار داواشمان کردیە بەڵام هەتا ئێستا وەڵاممان نەدراوەتەوە ئەگەر ئەو جادەیەمان لۆ بکرێ گوندەکەی ئێمە زۆر جیاوازەبی بەعام لە هەموو منتیقەی جیاوازەبی جالوێ لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو جادەیەمان لۆ قیر بکات چکە جادەکەمان زۆر نەخۆشە زۆریش نییە ینی ئەگەر لە ئەو قێڕەی هەتا ئەگاتەوە ئەو تونێلەی هەمووی قیر بکە 15 کیلۆمەترە ینی 15 ساڵە ئەمە چاوەڕێ ئەەکەین هەر هەموو ساڵێ پێوەی سەرقاڵین بە دوواداچوونیەکەین کەس نەمایە نەچینەکنی ینی معاملات نەمایە نەیکەین 15 ساڵە جادەکەمان خراپە هەتا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتیە بەڵێ 15 ساڵ دێنشینان چاوەڕێی وەڵامێکەکەن بۆ ئەوەی کە ڕێگایەکیان بۆ قیرکەن یا بۆ چاکەن بە تایبەتی ئەم دەیساوایی کە ئەمڕۆ ئێمە لێرەین خۆیان ئەڵێن ڕێگاکەمان ئەبێتە هۆکاریەوەی کە ناحەی دینارتە و ناحەی خەلیفانیش بەیەکەوە بەسێتەوە حەقە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە کارە هەرە سەرچەکانی کە هێسابی کات چاکردی ڕێگا و بانەکان و ئاوی خواردنەوەی دەکانە بۆ ئەوەی
دەکان چۆڵ نەبن و بە ئاوەدانی بمێنەوە ساوا ئەو دەیە کە داوا ئاکات جادەکەی بۆ چاکەن بە چاکردنی ئەم ڕێگاوبانە ساوا زیاتر ئاوەدانە بێتەوە و دەبێتە شوێنێکی گەشتیاری گرنگ چونکە لێرە زێی گەورە ئەو شوێنەیە کە ئەتوانرێ باشترین سوودی لێ ببیندێ بە ئومێدی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە دێنیشتنانی ساوا و ئەم گەنجەش بگرێ بەوەی بە دەنگیانەوە بێت بە خێرایی ڕێگای نێوان بەنداوی بێخمە و یاخود تونێلی بێخمە و ناحێ خەلیفانیان بۆ چاوکە و قیرکە سروشتی ناوچەکە و کەشوواکەی وا هەڵکەوتووە خەسڵەتێکی گرنگی گەشتیاری هەیە بەڵام کەم تەرخەمی دەسەڵاتی کوردی وای کردووە نەک هەر بۆ گەشت و گوزار نابێت خۆ ئەگەر دەستی ماندووی جوتیارانی دێنەبایە ئەوە ناوچەکە بە تەواوی چۆڵ دەبوو لێرە هەموو بەرهەمێکەیە ئەوەشی زۆر گرنگی پێدراوە هەنجیر و هەنارە دەڵێن تەنها لە دەیساوە ڕۆژانە و لە وەرزی هاویندا 1 تەن هەنجیر دەفرۆشرێت. بەشێک لە دانیشتوانی دێ پێیان خۆش بوو لەگەڵیان بچینە شوێنەواری دێکۆنەکەی خۆیان ئەو دێی کە جێگەی بابوو باپیرانیان بۆ و لە ساڵی 1970ەوە ڕاگوازراوە لەوێش هەندێک قسە و باسی تایبەت بە دێکۆنەکە و خەبات و قوربانیدان دەکەین لەوێ مام عەبدوڵڵا و کاکتەها و کاخدر دەمان بنەوە بۆ سەردامانی کۆن و پەڕاوی مێژووی دێکەیان هەڵ ئەدەنەوە. حەزێکی بچین لە ئەو تووە قسە بکەین بۆ بەێ وەڵی دەی با و باپیرن لەوەیە ماڵی باپیرەتوانە باوکتوان لێ بوون بەێ بزەبت لەوێ بوو لەوێ گەورە بووی بەێ لەوێ بوویمە بەد لەدایک بوویمە لەوێ لەو تووە لە بەندە پێم خۆش بوو لەوێ قسەی بکەم باشە شتێکم بینە ئەم بەردە گەورانە چۆن ماڵ بووە ئەوە ماری بابیم ئەو مامحمانە ئەو بەردە گەورانە ئەو زەلامی ئەو وەخت قوت بووینە تەماشایکە بەردەکە چەند گەورەدا دایان نانە ئێستا ئەوە ناکرێت سەرقاڵی چین هەستەکەم ڕز و باخ و شیناویشتی باشتانەیە بەێ الحەمدلله لە کاتی خۆی لێرانێک کاک عەبدوڕەحمان لەو دەیە جادە نەبوو ئەوجا ماتۆڕ و ئاو شوێشنەوە هەمووی
بەتەنەکە ئاویان دەینە لەو کانیە بۆ ئەو ماڵانە حتا بن ئەو مۆبەرە بەتەنەکە بۆ خواردنەوە دەینا لۆ ئەو ماڵانە کە لۆ خواردنەوەیە و لۆ ئیشی ماڵی پێکردن و لۆ چەند شتی دیکە مەسەلەن حتا لەو کاتەوە حەمام و مەرافق و شتی و هەنیش نەبووە نەبوو ئەو چەمە هەبوو کەت بۆ لای ژێری نانە لەو کاتەوە بەس ئەو ڕێز و باغە بوو پەزۆری کەمێک ئەکراوە وەکو خونزی و ماش و ئەو شتانە لەو خواروتکۆوە سخانی بەری لێ نەبوو زادە نەبوو ئەو زۆر خۆش بوو لەو وەختەوە کەمە لەم سەیتەر بووین لەسەر و ئەوانی ساحب مەڕ و ماڵات و شتیوانێش بوو ئەچوو ئەو چیایی ئەو چیایی ئەچوو ئەی باش ئەو بەربوو مشتان چۆنە گەیانە شار بخۆی کە عەبدوڕەحمان لەو کاتەوە تەقریبەن فرۆشت و شتی و هانی نەبووە سەوا هەبوون سەوا پێیانێت سەوا لە شووی بی و شتیوا درستیانە کرد ئەوجا کە دوو سەوەیان تە گوێ درێژێک داتینە یان مەسەلەن هەستپێک ماینەک شتێک هەرچی هەیەوان باە بەرێ تیان داتینە ئەجەگەوەی پێ بگەشت باشارە ما ناگەشتێ ئەمە شتێک زۆر خۆشە پێ حەزەکەم برێم لە ئەو چەمی خوارێ بابی ئەو مامحوتمانە و بابی ئەو تەهایە شفتیان کرد شووتیان کرد یەکەم جار بوو ئەو شووتەیە وەلێ هات خەرچی ئەو دەیانە هەمووی هاتن هەر خەلاص نەبوو ئەوەندە زۆر بوو لە کاتی ئەوەش دوایەکە داوی ڕشکەی هەیە نزام وت پێرێن ئەما دێنێ داوی کایە لە ناو داوی کایان کرد ڕشکەیکە لە ناویان کردن بە ئاویاندا بەردان لۆ قەندیلێ ئەو گەلک دۆشاویان لێ درست کرد کاک عەبدوڕەحمان دۆشاوی شووتی گەلە خۆش بوو باوەڕیت هەبی گەلک لە ئیترێ و خورما و ئەو شتانە خۆشتر بوو بە شووتی زۆر ئەو ئەو ڕشکانی کە شووتەکانیان تێکرد بۆ یان نەبە ئەو بۆ خەڵک بردیان بۆ فرۆشتن بەس تا دەچێ و های ناکرد یعنی باە دوو دینار سێ دینار پێنج دینار یعنیەوە هەمووی پارەکە لەو کاتووە بەقیمەت بوو ئەودا گەلێک خۆش بوو لەو کاتەوە کە ئەو شووتە لە وەختەوە کە مەشهور بووە شووتوی ساوە هەر بە مەشهور بووە لە ساری هەفتایەکان ساوا خۆی ساوا بە مانای چییە ماوە ساوا بەخوای گەلێک معنە لێت کاک عەبدوڕەحمان یەکەم معنای ئەوەیە کە ئینسان لەو دەیە ئەژی ئیسراحەتەکەت لەبەرەوەی ئاوی زۆرە و مەسەلەن ئەوەی زەراعەت و شتیوانەیەکە و جێی خۆشە و ئەوەیە و ساوان دەکشتی دیکەش هەیە مەسەلەن پێی نەرێن ئەگەر زەراعەت یەکەی زوو پێی ناگە بەروبوومەکە هەر ساوا هەر ساوا زوو پێی ناگە جەیەکە تەقریبەن هەتا مانگی 5-6 وانە هەر ساردە پێی ناگە زوو پێی ناگەت بەری ئەو دە معنایەکە ئەوانە لێ ئەچینەوەی دی نازانم وڵا یعنی معنای دیکەی چییە بەسەوە دوو معنایان هەب تەقریبا شتت باش لەبیرە ژیانی ئەو کاتە لێرا بوون خۆش بووە ئەسار خوارە بەخۆی کاک عەبدوڕەحمان ئەو ژیانی ئەو کاتووە مەسەلەی پارە و شتی و هانەی نەبوو زۆر مەینەتی هەبوو ئەمما سەعاتش هەبوو یعنی خزمایەتی زۆر بوو ڕوحمایەتی زۆر بوو ئینسانەتی زۆر بوو یعنی هەرتا چەند شتێکت بنابە لەسەر ئەو مقبەرەت دابنەبایە کە دەست ناگاندی ئەگو گوناحێکی گەلێک گەورەیە ئەتوو دەستگەینی ئەو شتەی یعنی ئەو شتانە هەبوون لەو کاتووە ئەوستا ئەوە نەمایە لە کۆنەکان لێرە بوو ئێرام و دێکە لێرە بوو لە خوارێ نەبوو لە هەشتا ئێرە تەرحیل کرا پاش هێشتا هەشتێدا کە لە نوهەتەکان پاش نوهەتەکان هاتۆە گوند لێرە دامەزراو لە خوارێ هەموو ئەمە چەند ماڵێکی تیا بۆ کاتە ئێرە پێشە بەڵە پێش هەشتاوەشتوانە وەڵڵاهی لێرەها وەڵڵاهی نظام چەند مالی تێدا بوو بەس دەوری 20 مارەشی هەبوو بەرێ ئەو کاتژە سەرقاڵی ئەو باخداری شت بوون بەرێ لە ژیان پێشە لەسا دەورە تێبووە ئەوی چێر هەبا و بزنی هەبا و فەلاحەتیە کرد و دەخر و شینایی و ماش و قونجی و برنج و ئەو شتانیانە کرد ئەوی محاش و چش نەبوو پێش سەردەمی پێشە لەسە و شتانە ئەژیان لەسە فەلاحەتی بووە.
لە عەزابدا بووینە ئەو کاتەی لە هەشتاکان لە هەفتاکانیش لە هەفتاکان هەر بەس ئەمە دێنە هەشتاکان لە هەشتاکان ئەمە ئەو دەیە جارەکی تیارەی سەددام هات لێی داین چەند شەهید و برینداریدا لێرە لەنا ئەو گوندەی لێدا هەتا لەو شاخەی هەمووی هەتا تەو شاخە برندەی وەسەکەت لێیدا یەک ڕەتل ئەلەو دەیەکی دی لێرەیە دۆرە تێسوپێرن لەوێش چەند شەهید و برینداریدا لەو دیانەیدا لە 85 بە ناوی ئەوەی علاساس تۆمەتەوەی بوو گوتیان پێشمەرگە هاتوتە ناو دەیەکەتان گوندەکەتان بڵێ خۆی پێشمەرگە بوو لە سنوورەکە بەڵێ بەڵێ پێشمەرگە و حکوومەت یەک ئەوە بوو لێرە باش من بە هەر باس قسەی تازە بکەین من تۆ لە ئێستادا مەسن لە دوایەوەتەکان ئێوە هاتن دێتان ئاوادان کردن بەڵێ لە هەشتا تەبیعی پێیان چۆل کردین بە حەجەتی ئەوەی علەسەس سەدەی ئەمە نە بە حەجەتی زیاتر کەمە سەر سنوور بووین لەگە پێشمەرگەی لەگە پێشمەرگەی بەس حدودی ئەوەی زیاتریان دەیەکە بەمە چۆل کرد لە ساری هەشتا بەس حەجەتەکە سەدە بوو دوایەوە توێ گاتنەوە دوایەوە تو یەک خەرکەکەن دەگەڕایەوە و هەندەش نەگەڕایەوە و هەتا لە هزاریش خەرکەشی زۆر مەسەر لە شاری ماوە نەگەڕاوەتەوە هەتا ئێستا ئەوانە لۆخۆخانی و بەر و یارە مەسلحەتیان وەتۆ باشتر بوو بەس بە زۆریش گەڕاینەوە الحەمدولله دێ ئاوادانە خۆش ئاوەدانەرێ وەڵا شکر بۆخوا هەتا ئێساش بەردامن لە پێشمەرگایەتی و بەڵێ وەڵام بۆ خۆم پێشمەرگەمە و سێ کوڕیشم پێشمەرگێ خوا پایدارتان کاو لەشتان ساڵێن بەتەکید شەیدی ئاهلی گوندیش نەک هەر بە هەر بە بەژن و باڵای خۆم هەرنەرێ جەماعەت هەمووی پێشمەرگێ الحەمدولله بەڵێ بە زۆری سەتا شەید و بریندارتان هەیە بەڵێ ئەرێ وەڵا شەید و بریندار وەکو شخصی گوندی خۆن نیتن بەس ئی خەرچی خۆن هەیە مەسەل ئێستا من لە شەڕی داعشی کوڕە خارەکەم شەهید بووە خارەکەم شەهید بوو هەر لە شەڕێ نەگریسەکەی ناوە خۆمان تەبان خەرکن زۆر شەهید و برینداری شیت ئەمە بەڕاستی عنی گلەینە لە حکومەتاخۆ هەیە یەک گلەین هەیە گلەی یەشی سەرەکیم کە لە حکومەتاخۆ هەیە چەند سارە ئەو جادەیەمان هەیە چەند دەیەکە تەقیمە سێ چار دێ و زۆر دەیدیش دەکەویتەوە سەری هەتا ئێستا حکوومەتی من نەیتوانی بێ ئەو جادەن بۆ چاپکە ئەو سارە لەسەر حسابی خۆم چا کردووە چاوڕێشتان کردێ؟ ئادێ وەڵڵا چاوڕێژمان کرد و ئەوەن گرتگرێ دەرن گەتینان لێنداوە لە حیسابی خۆمان حکومەت بۆی نەکرد ناوەڵڵا بازم کێشێشی کەس مەکتەبەیە مەسە تەلەبەکانتانەوە لە دەرەوە خوێن بەڵێ ئارە وەڵڵا گەورەترین کێشەشن ئەوە بوو کە لەوان نەکردینە شەش تا سەیان داینێ داوای شەش چەند سارە سێ سارە داوای شەش یەکەین بۆمان ناکەنە شەش زۆریشن تەلەبە ئارێ وەڵڵا 56 تەلەبە هەیە لەبەرەوەی ئەو خەرچی وڵا ئەم نەرێ 56 نانە لۆی هەیە 100 شەبی چونچی ئەو دەیانە دەبینی ئەوەی جیرانی منە مەسەلەن بێکەیە مار منە مارە موسە سۆسەیە چینە دۆرە تێسووە گۆڕەزە ئەو کونەسی خوڕە ئەو دێ هەمووی دێتە ئێرە ئەگە لێرە شەش بکرێتەوە لە باتیەوەی بستە خەلانێ ویان بستە جۆنەرە ویان بستە غەلیفانێ دێ لێرە شەشەکەی تەواو دەکا ئارێ وەڵا زۆر گەورەترین مشکلە ناوێ من خەم دەریایەکە ئەکرە من خەم دەریایەکە ئەکرە کە ئاواوی ژوندێکی سرە و ئاواوی ژوندێکی سرە ئاواوی ژوندێکی سرە وای هەریایە دێی ساوا دەوری گیراوە بە چیای برادۆس و چیاکانی سەراورد و کەپروکە و چیای بێراتە چەند دێکی جوان و ڕازاوە لێرە و لە نێو ئەم چیانەدا هەیە و وەک دێکانی کونەسی خوڕ و دەی کنەک و دەرێنی بەورکە و ساوا و ماڵێ من و بێکە و دێڵە تێسوو و چەندین دەیتر ڕووباری خەلان بە بەردەمی دێکاندا تێدەپەڕێت و لەگەڵ زێی گەورە لە خۆر ئاوای ساواوە بە یەک دەگەن ئەمەش دیمەنێکی جوان و قەشەنجی هەیە و جووتیاران و دێنیشتانی ئەم ناوچەیە ئێستا لەبەر ئەم ئاوانەدا سەرقاڵی کاری کشت و کاڵ و جووتیاری خۆیانن یا
ئەم دەیە لە ڕووی سەرچاوە ئاویەکانەوە زۆر دەوڵەمەندە، زیاتر لە 30 کانیاوی سروشتی لە سنوورەکە بوونیان هەیە. جوگرافیای دێیساوە وا هەڵکەوتووە کەوا دوولای بە ئاو دەوردراوە کە لایەکیان ڕووباری چەمی ساوا یان خەلانە کەوا ئاوی گەلی عەلیبەگ و بێخاڵ و باڵەکایەتی یەکدەگرن بەوێدا تێپەڕ دەبێت و هەروەها لەلایەکی دیکەشەوە زێی گەورە پێیدا تێپەڕ دەبێت. هەر لە ناودێ ئەردەوان ئەو گەنجەی کە حەز و خولیای پاراستنی ڕەسەنایەتی بابوو باپیرەتی پێی ڕاگەیاندین کاتێک دەچنە ناودێ کۆنەکە فێری خۆڕاگری و کۆڵ نەدان دەبن وتیشی شوێنەواری دیوارە کۆنەکان کە جێدەستی باو باپیرانمانە هانمانەدا دێکە چۆڵ نەکەین و بە ئاوەدانی بیهێڵینەوە. ئێرە شوێنی میوان بووە لە کۆنەوەش ئێستا و دێرانی هەم کات لە باپیر و ئەوانە پرسیە لە باب و باپیرۆوانە پرسیە ساوە هەمیشە شوێنێک بووە بۆ میوان و میوان دۆستان بووە هەمیشە یعنی کەسی ئەوەی لێ بووە مەردار ئەوانە کەسی دەوڵەمەند بووە هەمیشە لێرە یا خزمەتی خەڵکیان کردیە پاریان دایتە خەڵکی لۆ ئەوەی ژن و کینان و ئەو شتانە تازیە ئەوانە هەمیشە پاریان دایتە هەمیشە پرسیارمان کردیە ئەزمموی ئەوانش کە بەمەیاندایە ئەوەیە کە هەمیشە ڕێز لە میوان بگرین هەمیشە خزمەتی خەڵک بکەین ئەمەتان ماوە بەتەکید ئەمە زۆر ڕۆ بڵێ ئەمڕۆی تۆ دەرکەوتر بوو هەموو ڕۆژ ینی ئەمە یعنی ئێستا بەتەکید وای لێ هات ئێستا من ئەگەر نیوڕانی بچمە ماڵێ بەتەنی نانم پێ ناخورێ ئەگەر کەسێکم لەگەر نەبی میوانێکم نەبی ئەوانە یعنی ئەمە هەمیشە بە میوانی دڵمان زیاتر فراوان بەڵێ بەتەکید بە میوانی دڵمان خۆشترەبی. ئێوە بڵێن ڕێگێکی ئاغایەتی و دەرەبەگایتان تێ هەیەوە نا لێرە هەمومان وەکوێش هەمومان بەس ڕدێن سپیمانێ ینی ڕێزگرتن خاتونەکانتان دەرناکەون بۆ خاتونەکانشمان لە بەرنامێکی وا بۆ قسە ناکەن بۆ کەسنی قسێ بکە مەسەر ئافرەتە بێت بەڵام مش قسەمەیە لەسەر سوچی لەسەر دێکەم ئەزانی کووە خاتونەکانمان ئەبینی زیاتری خەریکی ئێستا وەختی هەنجیر و ئەو شتانەیە هەنجیر و شت لێ دەکرێتەوە زۆربیان یارمەتیدەری پیاوەکانیانن ئێستا خەریکی مەشغوڵی ئیش وشتن لەبەرەندێ زیاتری دەرناکەون ئەگەنە دەرەکەون ئەمە زۆر احتیاجە. لە هەر دەیەک بوو بێتین مەبەسمان بووە خانمان قسەی خۆیان هەبێت لە نزیکەوە گوێ بۆ خەموو داواکاریەکانیان هەڵدێرین. خانمانی دەیساوە بە حەسرەتەوە دەربارەی ژیانی ڕابردوو قسەیان دەکرد و دەیانوت ژیانی ئێستا وەک جاران خۆش نییە هاوکات داواش دەکەن حکوومەت خزمەت گوزاریان پێ بگێنێت بە تایبەت ڕێگابان. کوڕێ من پە و شتای قەسەر قەربوون لۆ خۆ دەخودانیانە کرد و پەرێز بوون و پشتێدار بوو پشتێگەن من هەرە گرت و خۆشە نەکرد و گوریس و چتی و هەنەوی ناندۆ ئیشێمارێ ئەوە بوون لۆمە پێشە بێمەت و چی دیکە بوو ئەوی تەونش بکردابانە وڵاتە و نشیانەکردن و ئەو چتە بوو خۆ ئەچوونە ناو باخچە و چشتە ئیشە ناو باخچانە کرد و ئەپەرێزێ و ئەگەنم و ئەو چتانە بەخوای جادە و چتن ماپە خۆ تێڕاناتینە زۆری خراپە نابینە جادەن کووە چی دیکەشن لۆ نەکراوە لە ئەوی کردبیان لە خۆ پەدەستۆچی خۆوانێ کردو لە حکومەت و چتی وە لۆن نەکرا جەمەتکە با کرایوە بوو بەس هەمەتکە با کە ماچی دیکە کات جادەن گەلەکە خۆشە کەسی پلچێ چ جادە و چتنیە ئەو هەندێ هەبووینەوە لە مێژە دەوری حکومەتشن کارەبا هەبوو کەسی پلچێ دەوری حکومەتێشەمە کارەبان هەبوو بەستەگا ڕۆیشتین لە بە ئەو شریکەی ئەمە ڕۆیشتین لێرە کارەبا و شتێمیان هەموو تێکدا پاشینێکە دەی هەچوین و هاتین هەتا پە خۆتیان لەو چاکردین و بەری باشش بوو خۆلهانا محتەل نینە باشە نوکە هەیتن ئەرێوەڵا دەنا پێشا دەوری حکومەتش ئەمە کارەبان هەبوو لەو گوندانە کارەباندا بووینە حەسکەریە لەو منتیقەی بوو خۆش بوو هەنجی زۆر
لۆ کارە باوشتە محتل نەبووین بەس لەو ئاخیرەی هەنجی ئەەکەین چجادەنی نەتێ ڕابچین برادە ناخۆ چنیە باشە لە قەدەری قەتێن و کەشوەتەوە باشە قەتێن. مەبەستم بوو لە نزیکەوە بەنداوی بێخما بەسەر بکەینەوە و بزانین لە کۆندا چۆن ئامادەکاری بۆ کراوە و کاری تێدا ئەنجام دراوە. کاتێک گێمە چوینە ئەوێ بۆیان باسکردین کە لەو دەمەدا حکوومەتی عراقی شارێکی گەورەی بنیادناوە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشاین بوونی مزگەوتێکی گەورە بوو کە لە ساڵی 1970 بە جوانترین شێوە دروست کراوە بەڵام لە ئێستادا تێک دراوە بۆتە شوێنی ئاژەڵان. دێنیشی نەگوتی پێشەوەی هەموو ئەو خانوانە دروست بکرێت ئەم مزگەوتە لێرە دروست کرا بەڵام ئێستا فەرامۆش کراوە. لەر لایەکەوە سەیری پرۆژەی بەنداوی بێخمە بکەیت ئەوەت بۆ دەردەکەوێت بە تەواوکردنی گەورەترین ناوچەی گەشتیاری دروست دەبێ و لە زۆر ڕۆوە هەرێمی کوردستان لە قەیرانی کەمی ئاو و کارەبا ڕزگارەکە. جگەلەوەش گەورەترین کۆشکی حەوانەوە هەر لێرە دروست کراوە پێشی ئەڵێن کۆشکی سەدام بەڵام ئەویش وەکو مزگەوتەکە وێران کراوە. دێی ساوا و ناوچەی سوورچایەتی ڕاستیەکی حاشا هەڵنەگری درکان پێیوتین هەر پارچە زەویەکی ئەم نیشتیمانە ناز و نیعمەتێکی نەبراوەی یەزدانە گەر خاوەنداریەتێکی ڕاستەقینەی بکرێ خەمێکی قوڵی بخورێ ئەوە بە دڵنیایەوە بناغەکانی دەوڵەتداری دەچەسپێ. باخ و باغداری ڕەز و ڕەزداری ماڵ و ماڵداری سوورچیەکان ئەڵێن ئێمە ئەمانەوێ خۆمان دروستکەین چونکە میلەتێکین چواردۆرمان بە ئاگر تەنراوە. ساوا دەیەک لێوان لێ و لە جوانی بەومێدی ئەوەی ساوایەکان و سوورچیەکان ببنە هاندەری هەموو دێنشینانی کوردستان و ناوچەکانی کوردستان کە هەمویان پێکەوە کوردستان ئاوادان بکەنەوە. بشرات لي رب الأرض جان اليار